هەستێکی ڕۆحانی و ئارام بەخشە ئینشاڵڵا نوخشە بێ لە هەموو ئەوانەی کە ئەوە دەخوازم بچنەوە ڕێگایە. کەمێک بەر لە ئێستا یەکەم کاروانی حازیانی ماڵی خوددا لە ڕێگەی فڕۆکخانەی نێودەوڵەتی جەلال تاڵەبانی گەیشتنەوە شاری سلێمانی دیارە لێرە یەکێک لە حازیەکانم لەگەڵایە. سڵاو لێبێت، سپاس دەکەم بەخێر بێنەوە خی گەورە قبوڵی کرد بێت. پێم بڵێ هەست و دڵخۆشی خۆت کە ئێستا بوویتە حاجی تا چەند هەست بە دڵخۆشیەکەیت؟ سپاس دەکەم سەرەتا بەنای خی گەورە و میهرەبانەوە، سەڵات و سەلام لەسەر پێغەمبەرگیان سەڵاو و سەلەم. نوخشە بێ لە هەموو ئەوانەی کە ئەوە دەخوازم بچن بە ئەو ڕێگا ڕۆحانیە پیرۆزە. هەستێکی زۆر تایبەتە، ینی کە خۆت ئەچیت بەو شوێنە اینجا هەست بە هەستە تایبەتەکەی، هەستێکی ڕۆحانی و ئارام بەخشە ئینشاڵڵا نوخشە بێ لە هەموو ئەوانەی کە ئەوە دەخوازم بچنەوە ڕێگایە. ئەو گۆڕانکاری ڕۆحێت چییە کە لە کەسێک داڕۆدا کە پێشتر حاجی نەبوو ئێستا کە تۆ بیتە حاجی؟ الحەمدوللا سپاس بۆ خۆی گەورە، ئارام بەخشێکت بێ بەخشێ، ینی نازانم چۆن وەسفێکەم هەتا خۆت نەچیتە ئەو شوێنە نازانیت ئەو فەریزانی حەجکە جێبەجێ ئەەکەی هەست بەواکەی کە لە سەدەمی پێغەمبەرگیانە شتەکان چۆن ڕوویاوە چی کراوە، تۆ چ مرۆڤێکی چۆنایی هاتووی بنیادنەر و چۆناهی بووە. هەستێکی زۆر تایبەت و ڕۆحانی و ئارام بەخشە. دەوترێت کە لە فەریزەی حەجی دڵت لای کەس و کار نییە، ینی تەنیا دڵت لای خوداپەرستیە، ئەوە چۆنە ئەوترێت ڕێگوایە؟ بەڕاستی ینی کە ئەبینی هەموو جۆرە مرۆڤەکان تر لە هەموو وڵاتەکانەوە هاتوون، هەمووی بۆ خۆشەویستیە کۆبوونەتەوە، هەمووی لە پێناو خۆشەویستی خی گەورە و پێغەمبەرگیانە کۆبوونەوە، هەموو ئەو ئەرک و فەرمانانە جێبەجێکەن کە خی گەورە ئەمری پێکردوونی کە پێغەمبەرگیان لە دینە پیرۆزەکەمانە دایناوە. ئیتر بە تامەزرێکی زۆر تایبەتێ هەیە، چکە هەموو مرۆڤەکان ئەبینی لە هەموو جۆرەکانەوە. زۆر باشە. تۆکو حاجێکی گەنج لەگەڵ چێ ڕۆیشتویت و تا چەند لەوێ فەریزەکە بە ئاسانی بەڕێوە و ناڕەحەتیتان بۆ دروست نەبوو؟ لەگەڵ هاوسەرم چووم الحەمدوللا سپاس بۆ خی گەورە، هیلاک ئەبی بەڵام هیچ ناڕەحەتێکی وەکو مەسەلەن لایەنە پەیوەندیدارەکانی وەزارەتی ئەوقافی کوردستان هیچ کێشێکمان بۆ دروست نەبووە، هەموو کاروبار و ڕێکارەکانیان زۆر بە جوانی بە ڕێکوپێکی و بە باشی بەڕێوە بردووە، ئەنی دائیمەن لە خەممان نابوون. لەوێ دوعایەکی تایبەت هەبوو بۆ کەسێک بیکەیت؟ بەڵێ، یەکەم جار دوعا بۆ دایک و باوک، پاشان کەسە نزیکەکانی دواتر ئەوانەی کە داوایان لێکردن کردوانی بەوەکیل کە لەوێ ئەو سپاردەی کە ئەوان هیانە ئێمە بۆیان بکەین. ئیتر هەر کەسەوە بە جۆرە دوعای کردو و لە دو بڵین لە هەمووشیان کە گرنگتر بووە دوعا بۆ پارێزگاری هەرێمی کوردستان و خەڵکو و کورد و کوردستانیان کە ئینشاڵڵا پارێزراو بن و لەو کەسانەی کە دژمان و دوژمنمانن خی گەورە بمان پارێزێ. زۆر سپاس، مەمنونم. بەڵێ وەک خۆی باسی کرد کە ئەمان ئەمڕۆ لە یەکەم کاروانی حاجیان کە ژمارەیان 148 حاجیە گەڕانەوە لە ڕێگەی فڕۆکخانەی نێودەوڵەتی جەلال تاڵەبانی. دیارە پاژنێوەڕۆی ئەمڕۆ 147 حاجی دیکە لە دووەم کارواندا دەگەڕنەوە فڕۆکەخانەکە و لە کۆی گشتی حاجیانیش کە ژمارەیان 2078 حاجیە هەتاوەکو دەی 6 2026 لە ڕێگەی فڕۆکخانەی نێودەوڵەتی جەلال تاڵەبانی دەگەنەوە شاری سلێمانی.